ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتاندام بۆ پێشکردنی گەشتیاوەڵەکانی ئەمڕۆی ڕۆژی چوارشەممە. سەرتاش سەردێڕی چەنەواڵێکتان پێشکەش دەکەم. دەست بە سەرکران و ناڕۆنی چارەنووسی چوار هاوڵاتی لە کوردستان، خراپی دۆخی تەندروستی زەینەب جەلالیان لە زیندانی یەزد، سەپاندنی 10 ساڵ زیندان بەسەر یەکێک لە دەست بە سەرکراوانی شۆڕشی ژینە، بەردەوامی مانگرتنی کرێکارانی ئەلەمنیۆمی عێراق و کۆبوونەوەی خەڵک لە شاری تاران دژ بە یاساکانی مێهریە. دەست بە سەرکران و ناڕۆنی چارەنووسی چوار هاوڵاتی لە کوردستان. لە ڕۆژانی ڕابردوودا چوار هاوڵاتی لە شارە جیاوازەکانی کوردستان لەلایەن هێزەکانی داری سڵاتی ڕژیمەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسیان دیار نییە. بە پێڕاپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دوو هاوڵاتی بەناوەکانی سینا ڕۆستەمی و عیرفان عەزیزی ڕۆژی سێشەمە 18 خەرمانانی ئەم ساڵ لەلایەن هێزەکانی داری سڵاتی شاری ئیلامەوە دەست بەسەر کراون. هەروەها هاوڵاتیەکی دیکەش خەڵکی شاری بۆکان بە ناسناوی لوقمان ئەحمەد پەوری لە برینداران و دەست بە سەرکراوانی شۆڕشی ژن ژیان ئازادی پاش 2 مانگ دەست بە سەرکرانی لەلایەن ناوەندەبنیەکانی ئەو شارەوە هێشتا چارەنووسی دیار نییە. هاوکات بە پێوە راپۆرتانە هاوڵاتیەکی دیکە بە ناوی عەلی شیری خەڵکی شارستانی ساین قەڵای پارێزگای ورمێ ڕێکەوتی 14 خەرمانان دەست بەسەر کراوە و ڕەوانەی گرتوخانەکانی ڕژیم کراوە. گواستنەوەی چالاکێکی مەدەنی بۆ زیندانی ورمێ بە مەبەستی تێپەڕاندنی ماوەی بەندکرانەکەی. ڕۆژی سێشەمە 18 خەرمانان چالاکێکی مەدەنی کورد بە ناوی حەمید چەپاتی تەمەن 37 ساڵ و خەڵکی شاری ورمێ بە مەبەستی تێپەڕاندنی ماوەی بەندکرانەکەی ڕەوانەی زیندانی ورمێ کرا. ئەو هاوڵاتیە تەمەن 37 ساڵە لەلایەن لقی دوی دادگای ئینقلابی شاری ورمێ بە تۆمەتی تەبلیغ دەرژوا ڕژیم و تێکدانی بیرۆڕای گشتی حکمی 3 مانگ زیندانی تازیری بەسەردا سەپێنرا کە پاشان بەهۆی دەستێوەردانی بێهزاد ساری خانلوو جێگری داواکاری گشتی شاری ورمێ حکمەکەی بۆ 6 مانگ زیاد کرا. خراپی دۆخی تەندروستی زەینەب جەلالیان لە زیندانی یەزد. زەینەب جەلالیان چالاکی مەدەنی خەڵکی شاری ماکۆ کە ساڵی 1386 هەتاوی دەست بەسەر کراوە و ساڵی 1390 هەتاوی حکمی سێدارەکەی بۆ زیندانی هەتاتایی گۆڕدرا لە زیندانی یەزد دۆخی تەندروستی لە خراپیدا. ئەو بەندکراوە سیاسیە کوردە لە ماوەی 18 ساڵ بەندکرانی لەلایەن ڕژێمی کۆماری ئیسلامیەوە بە مەبەستی سزادان و ئەشکەنجەکردنی ئەو بەندکراوە زۆربەی زیندانەکانی ڕژیم لە کوردستان و ئێران گەڕاوە و هەروەها ئێستاش سەرەڕای خراپی دۆخی تەندروستی و مەترسی لە دەستدانی بینایی بەهۆی ئەشکەنجەکانی ڕژێمی کۆماری ئیسلامیەوە هەیە. تەنانەت لە سەرەتای ترین دەرمانەکان بێبەشیان کردووە و ڕەوانەی نەخۆشخانە ناکرێت. سەپاندنی 10 ساڵ زیندان بەسەر یەکێک لە دەست بە سەرکراوانی شۆڕشی ژینە. شاهین وەساف تەمەن 29 ساڵ خەڵکی شاری ورمێ و لە دەست بە سەرکراوانی شۆڕشی ژن ژیان ئازادی لەلایەن لقیەکی دادگای ئینقلابی شاری ورمێ حکمی 10 ساڵ زیندانی بەسەردا سەپێنرا. ناوبرا و پێشووتر لەلایەن لقی سەی دادگای ئینقلابی شاری ورمێ بە دادوەری ڕەزا نەجەفزادە لە بەدناوترین قازیەکانی دەستگای قەزای ڕژیمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی سیخوڕی بۆ ئیسرائیل حکمی سێدارەی بەسەردا سەپێنرا بوو. بەڵام پاشانەوە حکمە لەلایەن دادگای باڵای ئێرانەوە بەهۆی ڕەتکردنەوەی بەڵگەکان هەڵوەشێنرایەوە و دۆسیەکەی ڕەوانەی دادگای پێداچوونەوە لە سەر تاوانەکان لە شاری ورمێ کرا. شایانی باسە ناوەندەبنیەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە مەبەستی وەرگرتنی دانپێدانانی زۆرە ملێ ئەو هاوڵاتیان ئەشکەنجەیەکی زۆردا بوو و لە مافی دەستڕاگەیشتنیشی بە پارێزەر بێبەش کرابوو. بەردەوامی مانگرتنی کرێکارانی ئەلمنیۆمی عێراق. بەیانی چوارشەمە 19 خەرمانان 14,000 کرێکاری شیرکەتی ئەلمنیۆمی عێراق دەستیان لە کار کێشایەوە و مانیان گرت. کرێکارانی ناڕازی بە وتنەوەی دروشم و هەڵکردنی پلاکارد جەخت لەسەرەوە دەکەنەوە کە تا کاتی وەدیاتنی داخوازیەکانیان بەردەوامە بن لە ناڕزایەتی و هەموو هەوڵەکانی دەستگا میدیایەکانی ڕژیم لەسەر کۆتاییاتنی مانگرتنی کرێکارانی ئەو وەحدە درۆیە و دوورە لە ڕاستی. مانگرتوان خوازیاری بەکردەوە دەراتنی گەڵاڵی هەوسان سازی ئەقدەست
پێدانی حەق دەست و مەزایە دواخراوەکان، دابینکردنی ئیمەنی و ئەمنیەتی پیشەی و هەروەها کۆتایی هاتنی گوشاری حراسەتیە و شیرکەتە بۆ سەر کرێکارانی ناڕازی بوون. کۆبوونەوەی ناڕزایەتی کرێکارانی شیرکەتی نەوت ڕۆژی سێشەمە 18 خەرمانان کرێکارانی شیرکەتی نەوتی ئاقاجاری و کرێکارانی شاغڵ لە دوورگەی سیری دژبەوە دیناهاتنی داخوازیەکانیان کۆبوونەوە. بەشداربوانی کۆبوونەوەکە ئاماژە بەوە دەکەن کە سەرەڕای چەند مانگ ناڕزایەتی و کۆبوونەوە بایەخ بە داخوازیەکانیان نادەن و خوازاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و ئیمەنی شوێنی کار، پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان، بایەخدانی بەپرسەند بە داخوازی کرێکارانی ناڕازی و هەروەها بەکردەوە دەرهاتنی یاسای 14 ڕۆژکار و 14 ڕۆژ پشودان بوون. کۆبنەوەی خەڵک لە شاری تاران دژ بە یاساکانی مێهریە. ڕۆژی سێشەمە 14 خەرمانان کۆمەڵێک لە دانیشتوانی شاری تاران دژ بە نادادپەروەری و نابەرابەری لە یاساکانی مێهریە لەبەردەم بینایی قووەی قەزایی ڕژیم کۆبوونەوە. ناڕازیان لە کۆبوونەوەکەدا بە وتنەوەی دروشم و بەرزکردنەوەی پلاکار دژ بە بەندکراوانی هاوڵاتیان یان بەندکردنی هاوڵاتیان ببورن بەهۆی نەدانی مێهریە ناڕزایەتیان دەربڕیوە و خوازیاری پێداچوونەوەی دەستگای قەزای ڕژیم لەسەر یاسای مێهریە لە ئێران بوون. بەشداربوانی ئەو کۆبوونەوەی ئاماژە بەوە دەکەن کە یاساکانی مێهریە نەک تەنیا یارمەتی بنەماڵەکان نادات بۆ چارەسەرکردنی کێشەکانیان، بەڵکو و ژیانی هەزاران بنەماڵەشی تێکداوە. دوایین هەواڵمان سەبارەتە بە هەڵوەشانەوەی حکمی سێدارەی بەندکراوانی دۆسیەی ئێکباتان. ڕۆژەی سێشەمە 18 خەرمانان دیوانی باڵای دەستگای قەزای ڕژیمی کۆماری ئیسلامی لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند کە حکمی سێدارەی چەند بەندکراوی پەیوەندیدار بە دۆسیە ئێکباتان هەڵوەشێنراوەتەوە. پەیام دەرەفشان پارێزەری کۆمەڵێک لە دەست بە سەرکراوانی ئەو دۆسیە ڕایگەیاند کە حکمی سێدارەی کۆمەڵێک لە بەندکراوانی پەیوەندیدار بۆ دۆسیەیە هەڵوەشێنراوەتەوە و دۆسیەکانیان بۆ دادگای پێداچوونەوە ڕەوانە کراوە. بنەرانی خۆشەویست گەشتی هەوڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.